نووسوەکێ بێدارە ئەم ڕێگایە پێدا دەچن هەر ڕێگا کۆنەکەی پارە کاروان کاروان کێ نووسوەکێ بێدارە ئەم ڕێگایە پێدا دەچن هەر ڕێگا کۆنەکەی پارە دەوروبەرتان گورگەلوورە چەقەڵ کاسە سەر و گۆشتی دڵتان نەخوا دەوروبەرتان گورگەلوورە چەقەڵ کاسە سەر و گۆشتی دڵتان نەخوات ئەوەندە تاریکی چڕە جندۆکە کۆرپەتان دەدزێ پێ نازانن چاوتان لەناو تاریکیدا چاوتان لەناو تاریکیدا تا ئەم خوارە هەتەر ناکات بیرتان ئاسمانێکی تەستە هێندە بەرچاوتان تاریکە نازانن ڕۆژ لە ئاسەکان پێدەشتەوە سەر هەڵدێنی بیرتان ئاسمانێکی تەسکە بیرتان ئاسمانێکی تەسکە هێندە بەرچاوتان تاریکە نازانن ڕۆژ لە ئاسەکان پێدەشتەوە سەر هەڵدێنێ هەر بە تەشیە کۆنەکەتان دەیڕێسن و لە بیری نوێ سڵ و سرکن هەر ئەڕۆن و هەر بە ناوەقی قوڵی زوڵمەتا ڕۆدەچن چراکانیش کەس ئەسووتێن هەندە چراژ چاوی گورگن کاروان 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 هۆ کاروانی سەر لێ شێواو لە شەوگاری ئەنگوستە چاو گۆچانی شک دەلاقەیەک ناکاتەوە مەشغەڵ مەشغەڵ مەشغەڵی بیر چرای ئەندێشەتان هەڵکەن مەشغەڵ مەشغەڵ مەشغەڵی بیر چرای ئەندێشەتان هەڵکەن ڕێگا و ڕەوتێ هەنگاوەکانتان بگۆڕن ئەم ڕێگایە پێدا دەڕۆن زۆر کاروانی پێدا ڕۆی و نەهاتەوە کاروان کاروان بۆکوێ دەڕۆن ئەم هۆرازەی وەک مێرولە پێدا ڕێچکەتان بەستووە دەتان باتە هەڵدێرەکە ساڵی پێشوو ئەو بنارەش وا بێست و کاسە سەرتاندا پۆشراوە دەگاوتەوە بەفرە چاوی کلیلێ ڕندوو کاروان کاروان ڕێگای تازە بدۆزنەوە کاروان کاروان ڕێگای تازە بدۆزنەوە خۆ وەختتان و خێر ئومیدوارم لە هەرکوێ هەن ساق و سڵامەت ون ئەلبەتە وا باوە کە ئێمە گریمانەکە وا ئەگرین کە ڕای گشتی شتێکی پیرۆزە و ئێمە ئێشێ پارێزگار ڕای گشتی بین و ئەبێت لە کون و کەلەبەرەکان ڕای گشتیوە بڕۆین بڕێوە تاوەبەر نەفرەتە ڕای گشتی نەکەوین ئەم جۆرە سیاسەتکردنەوە ئەم جۆرە ڕوانینە لە سیاسەت ئەلبەتە شمولە پێگەگەلە جۆرا و جۆرە کۆمەڵایەتی وە سیاسیە ئێمەمانانەکە ئێمە وەکو کورد کە دەسەڵاتێکی کۆی گشتیمان نییە سەرچاوەیەکی تربیەتکەری ڕەجۆلە سیاسیشمان نییە هەر بۆیە پێمان وایە ڕای گشتی مقدسە و بۆ خاتری ئەوەی کە بمێنینەوە بە سیاسەتە ئۆپۆرتۆنستی یا بە سیاسەتە پۆپۆلیستی ئێشێ پاڵنەرە ڕای گشتیە دروستکراو لەلایەنە یار و نەیار بین ئەمە ڕووداوەکانە سووریە شتێک بەناوە ڕۆژ ئاوا پێویستی بە خوێندنەوەیەکی ورد هەست تا ئەوانەی لە ناو کوردانە خۆیان
بە ئینسانگەلە دەستجووریاب و سیاسی و کورتپەروەر و شۆڕشگێڕ ئەزانن لە پڕێکا تووشە شۆک و قەتیسماوی و هەڵشکانە دەرونی نەبن. با من سەرەتا پێناسەیەکی گوزەرا بکەم لەوەی کە معلومەس لە لای ئێوە و بیستکتانە و ئەیزانن، بەڵام من کۆمەڵێک مەسئلەی تیا دیاری ئەەکەم. یەک داهاتوویە ناڕوونە سووریە. بە بڕوای ئێوە داهاتووی سووریە چەندێ ناڕوونە. بۆ خاتریەوەی لەمە تێبگەین، معمولەن یەکێک لە مێتۆدەکان سیاسەت تەطبیقیە، یعنی ئێمە قیاس ئەەکەین بە مێژوویەکە کە کۆمەڵێ ڕووداوی لەم چەشنە ڕوویداوە. پرسیاری یەکەم: ئایا جیاوازی لە نێوانە ڕووداوەکانە سووریە لەگەڵ ئەوەی کە لە ساڵە 2003 لە عێراقا کەوت هەیە؟ تەبعاً. ئایا ئەمەی کە لە سووریە ڕوویدا ناوی ئینقلابە؟ ئایا ئەم ئینقلابە چەندێ شکڵە ئینقلاباتە رووسیە، فەڕەنسە و تەنانەت پارادایم شیفتە 57 یا ئینقلابە 57 ئێرانە؟ چەند و چۆنەکەی، بەستەرەکەی، دروشمەکانی ئێمە ئەگەینێ بەوەی کە خوێندنەوەیەکی دروستمان ببێ. بزانن ساڵە 2012 دوای هەڵگیرسانە شتێک بەناوە بەهارە عەرەبی لە سووریە خەڵکاتە دەرۆ ووتی الشعب يريد إسقاط النظام. دروشمە سەرەتایی ڕووخەندنە نظامە بەعسیە بەشار ئەسەد بوو. ئێمە نەماندی وەکو ئینقلاباتە لیبراڵی دروشمەکان برایەتی، ئازادی و یەکسانی بێ. وا پێناسەیان کرد کە بەهارە عەرەبی ئینقلاباتە کەرامەتی بوون، با بە ئینگلیسی دیگنیتی، یعنی ئینسانە عەرەبی کە لە دوای ئەوەی کە سەوزەفرۆشێک لە تونس خۆی سووتاند، کەرامەتە ئینسانیان جەریحەدار بوو، هەستیان کرد کە وەکو مرۆڤ، وەکو بوونەوەر، وەکو ئینسان کەراماتیان نەماگە. بۆیە بۆ گەڕانەوەی ئەم کەرامەتە ئێشێ بێن و ڕژیمەکان بڕۆخێنن. ڕژیمگەلێک کە معمولەن بە کودتای نظامی هاتبوون، هەر لە معمەر قەزافیەوە تا عەلی حەمە ساڵح، تا حسنی مبارەک و تا بەشار ئەسەد، کە معمولەن ئەمانە فەیڵد ئستەیت گەلە عەرەبی بوون، بێ هیچ ڕەوایەتێکی تۆخی دەوڵەت میلەتی توانی بوویان لە ژێرە مەوجگەلە ڕەوایەتە عروبە تا حدودێک خۆ بنوێنن و دروستکردنە چەسبە فلستین. فلستین مەسئلەی بنیادینە دەوڵەتانە فەیکە عەرەبی بوو. یەک عروبەیە کە لە جەریانە جەمال عەبدولناسر شکستی هێنا، دوو عروبەیە میشل ئەفلەقیە کە فەرازەکەی گەی بە دەسەڵاتە ئەسەد لە سووریە، دەسەڵاتە حیزب بەعس لە عێراق و تەنیا هەیکەلە عروبەیە ڕاست کە سەدام حوسێن بوو ئیعدام کردیان. کەواتە لە ساڵە 2012 مەجال بۆ ئەوە نەخولقیا ئێمە کە ئینقلابات بەڕەسیەکەین، مەسەڵەن ئینقلابە فەڕەنسا بەڕەسیەکەین، پێمان وایە کە لە جێگەیەکا شیرازەیە دەوڵەت لە یەک ئەپاشێت و ئەو جار هێزگە لە جۆرا و جۆرتێن تا تەوازنێک دابنێن تا لە ژێرە خوێندنەوەیەکی تایبەت نظامێکی سیاسی جدید دابنێن. ئەمەی سووریە وانیە. بۆ وانیە؟ لەبەرەوەی دوای مدەتێک کە ڕژیمە ئەسەد بەرامبەر خەڵکوێسیا تاقم و گروپگە لە چەکدار هاتنە دەرەوە، من جملە ئەرتشە ئازادی بەخشە سووریە، جێشە حڕە سووری، لە دوای ئەوە تاقمگە لە جۆرا و جۆرە سەلەفی جیهادی لە ناو سووریە سەریان هەڵدا، حتا مقاومت و بەرەنگاری ڕژیم زیاتر بوو، دەستێوەردانە دەرەکی و هاتنە گروپگە لە چەکدارە جۆرا و جۆر زۆر بوو.
ساڵە 2012 ڕژیمە بەشار ئەسەد بە پێشنهادە قاسم سولەیمانی مناطق الشرق فرات یا جەزیرەی دا دەسە پێکاکە تا پێکاکە کۆنتڕۆڵە ئەو بەشە بکات یارمەتیدەرێ بەشار ئەسەد بێ لە کۆکردنەوەی مابەقیە سووریە بۆ هێشتنەوەی دەسەڵاتە خۆی بە یارمەتی ئێران و پاشان رووسیا. ئەمە یەک اتفاقی خست. ئەوڵەن اتفاقە ئەوڵ ئەمە بوو کە ئەمەی ناوی ئینقلاب سووریە بوو لە شێوەی شعبی مێگەلی تودەئی کراودی هاتە دەرەوە. تەبدیل بوو بە ڕوبەڕووبوونەوەی گروپێ تاقم و گروپگەلە چەکدار بە ناسنامەیە دیاریە ئیدئۆلۆژیک. دوو ئەم گروپگەلە دوای ئەوەی کە شکستیان هێنا لە گرتن دەمەشق خڕۆبوونەوە و لە منتەقەی ئیدلپا دووبارە خۆیان سازماندەهی کرد. ئەمانە بە گوێرەی 8 ساڵ لە منتەقەی ئیدلپا حکوومەتیان کرد. ئەمە نوکتەی مهمێکە بزانن ئینقلاب نابێ بە ئینقلابە تودەیی، منجر بە ڕۆخانە بەشار ئەسەد ناوێت، ئەبێ بە گروپگەل و تاقمگەلە شناسنامەدارە سیاسی ئەمانە کۆ ئەبنۆ لە منتەقەی ئیدلب لە دەسەڵاتگەلە سەلەفی جەهادی تەبدیل ئەون بە حیزب حاکم، یعنی حکوومەتەکەن، یعنی سوڵتە تێتە بەردەستیان، یعنی ئیستەیتر مشکلەیان ئەمە نییە خەڵک نوێژ ئەکا یان ناکا، مشکلەیان ئەمەسە کارەبا چۆن دابینکەن، ئاو چۆن دابینکەن، ئابووری خەڵک چۆن دابیرکەن، هاوردە و بردە چی بکەن، ژیان ڕۆژانەیە 4 ملیۆن ئینسان کەوا لە بەردەستیانە چۆن ئیدارەیکەن، کەواتە لەگرا اتفاقی بێکەفێ. گروپگەل و تاقمگەلێکەوانە منتەقەی ئیدلب ڕێکەوتنێکیان تیا دروست ئەبێت، تەنزیماتێک دروست ئەکەن و شێوەیە دوفاکتۆی دەوڵەتێک بۆ ئیدارەی محەلی خۆیان بەڕێوە ئەبن. فێرە دیپلۆماسی ئەون، فێرە بازرگانی ئەون، فێرە دروستکردنە دیسیپلین و نەزم ئەون. ئەمە ئەزمونێکی 8 ساڵەس لە منتەقەی ئیدلبا، کەواتە دەوڵەت دروست ئەکەن، کابینەی ئیدارە دروست ئەکەن، وەزیر و گزیر دروست ئەکەن و بەرچاوڕوونیەکیان لە ئیدارەکردن، تەنزیمات، سازماندهی و ڕێخستنەس. کەواتە ئەوەی کە ئەیگۆزنەوە بەرەو دەمەشق، ئەوەی کە ئەیگۆزنەوە بەرەو دەمەشق کۆپی پەیستە ئیدلبە کە تێتە دەمەشق. یعنی ئەمانە تاقم و گروپگەلە شێبیاگە تەنها لە شەرایەتە کیۆس و ئاش و بە سووریە نیەن، بەڵکو ئەمانە استقراریان پیا کردگە، ئەمانە لە منتەقەی ئیدلبا حکوومەتداریان کردگە، ئەمانە خەڵکیان ئیدارە کردگە و بەڕێویان بردگە. ئەمە نوکتەی ئەوڵ کە جیاوازیان ئەخا لە نێوانە ئەوەی کە ئێمە پێی ئێژین ئینقلاب وەلی تێبگەین. بە مەحزە پەلاماردانە حەڵەب CNN ئەمریکا ئەڕواتە کە ئاغای محەممەد جەولانی ئەحمەد شەرعا قسەکە. ئاغای محەممەد جەولانی جلوبەرگێکی نظامی وا لەبەرا وەکو فیدل کاسترۆ وەکو چێگوارا هەمان دیمانە ئەخولقێنێت لە خاترەیە ئینقلابە کوبا. لەوێ پرسیاری لەیەکەن ئەو هەمان قسە کە ئیستە من کردم ئەیکات، ئێژێ ئێمە لە ئیدلبا فێرە دیسیپلین بووین، فێرە ڕێکخستن بووین، ئێمە شەپەرزنین، ئێمە لە ڕووی ئەسکەریشەوە تەنانەت خەڵکمان ڕێخستگە و دارایی دیسیپلینە ئەسکەرین، کەواتە ئەمە هێزێکی شەپرزە ئینقلابی نییە بە شوێنە تۆڵە ئەستاندنەوە لە ساعەتە 0 ڕۆخانە نەزمە مەوجوداوێت، کەواتە بە فەرماندەیی کارەکە، بە سیاسەتە جەزا و پاداش کارەکە، زندانمان هەست، دادگامان هەست، محکەمەمان هەست و ئیلا ماشەڵڵا. و ئیدعاکە سووریەیە فەیڵد ستەیت کە من ئاماژەم بەوە کرد وڵاتانە عەرەبی لەبەر نەبوونە چیرۆکە دەوڵەت ملەتی، تا بێژن ملەتە سووریە یعنی چی، ملەتە لوبنان یعنی چی، ملەتە ئوردن یعنی چی، ملەتە عێراق یعنی چی، هیچ پێناسەیەکیان نییە.
هاتبون خڕیان کردبووە لە دوو پەدیدە، یەکێک عروبە و عروبەیەک کە حیات و مەماتی بە فلستین و گرتنەوەی فلستینە کە مەوڕدە ئشغاڵە یەهودە. ئەمە شکستی هێنا و عەمەلەن مرد. ئیستا سووریە بۆ پێکەوە گرێدانی هیچێکی نییە ئیلا ئەوەی کە وەکو پەرچەمێک، وەکو دان پێدانیاگیەک لە ناوە ئەمم المتحدە، سووریە دەوڵەت ملەتە، ئشێ ساڤرنتی بوێت، قەڵەمڕە و سنوورەکانی دیارە. ئیستا تۆ بەرەیەکی ناوخۆت هەست، بەرەیەکی دەرەوەت هەست. لە ڕووی دەرەوە سووریە وڵاتە، لە ڕووی ناوخۆوە سووریە پێکهاتەیەکی تاریف کریاک لە ژێر چیرۆکێکی مشترک بەناوە سوودی بوونا نییە. کابرا ناتوانێت بێژە فەرقی چێتەکە کابرای بەیروتی، فەرقی چێتەکە کابرای مووسڵی. سوودی بوون یعنی چی؟ ناتوانێت ئاماژە بۆ بکات، تەنانەت ناتوانێت بگەڕێتەوە سەردەمە مێژووی قولابی عوسمانی بێژە ئێمە شامات بووین، ئەوجا شمول لە فلستینەکە، ئوردۆنەکە، شمول لە لۆبنانەکە. کەواتە باشترین ڕێگە حەل ئاخرین قۆناغە دەوڵەت ملت و نیشن ستیتە. ئاخرین قۆناغە نیشن ستیت قۆناغێکی نیوتراڵی بێ ئیدئولۆژیە، یعنی حاکمیەت قانون، حاکمیەت مؤسسات، لە خولقاندنە جەمعیەتێکی وابەستە بە مؤسسات، لە ژیانێکی زۆر و بۆری شاریە. ئاغای ئەحمەد شەرع لەسەر ئەمە بێسێ ئێژێ سووریەیە داهات و سووریەیە مؤسساتیە. ئێمە کار ئەکەین بۆ مؤسسات، شخص بڕیار نادا، گروپ تاقم بڕیار نادن و هەر لەوێ ئاماژە بەوە ئەکات کە ئێمە تەنانەت هەیئەیە تەحریری شام نامێنێت وەکو گروپ، وەکو پێناسەکردنە عقیدەتی گروپی و ناسنامی گروپی. بۆ لەبەرەوەی عەمەلەن لە دەمەشق ئامانەشی دەوڵەت تەشکیل بن، تەبیعەتەن گروپ نامێنێ، تەبیعەتەن تۆ ئالەگرا لەو قۆناغە سەرەتاییە تێپەڕیگی لە ئیدلپا تەنزیماتە دانیاگە تاقم و گروپگەلی جۆرا و جۆرە سازمەندەهی کردگە لە ژێرە ئیدارەی خۆتا. خۆ بەمە پەیامە ئەوڵ ئاغای ئەحمەد شەرع. ئاغای ئەحمەد شەرع وردە وردە تێت و ئێژن دەمەشق ڕۆخیا و فاتح دەمەشق ئاغای ئەحمەد شەرعە. خۆ ئەمە ئیمتیاز گەورەیەکە لە ناو سووریە. ئمڕۆ ڕەجولە سیاسیەک نییە کێشە ئاغای محەممەد شەرعی بێت. CNN ئەیواتێکیا قسەکە بە عنوانە ڕەهبەرە ئیدارە کۆنەندەی منتەقەی ئیدلب کە ئیستەگەرێکی ماوەقی سووریە لە دەسە ئەسەد دەربێرێ پێناسەی ئەکا و ئیستە ئەو ڕسمە تاریخیە کە ئەحمەد شەرع ئەواتە لووتکە و کەسێتە لە سەوادی ناپرسێ، لە پێگەی ناپرسێ، لەوەی کە چەنێ جەماوەری لەگەڵە ناپرسێ. ئەحمەد شەرع بە گروپە مسلحە خۆی وە، تەوەجۆ بکەن، بە گروپە مسلحە خۆی وە دەمەشق گرێ. دیسان ئەمە ئیمتدادە ئینقلاب نییە، ئینقلاب بە دەریافتە ئێمە کە ئاحادە مردمە سووریە تیا بەشدارن. تۆ ناوێنی بە قەوڵە ئینگلیسیەکان ئاپڕایزینگ، بە قەوڵە ئێمە ڕاپەڕین لە دەمەشقا بکرێت، ناکرێت. کەواتە دەمەشق بە هێزە نظامیە ئاغای ئەحمەد شەرع ئازادەوێت. پس ئەمە کولن فەرقەکاتەکە سناریۆی خۆمەینی، کولن تەکە سناریۆی عێراقا فەرقەکە. لە عێراق ئەمریکا تێت، شیعەیە مەوجود نییە، سنیە مەوجود نییە تا بەغا بگرێ. ئەرتشە یاڵەتە متحدەی ئەمریکا، بریتانیا و هاوپەیمانان بەغا ئەگرن، بەسرە ئەگرن و فەرمەندارە نظامی بۆ داهێنێ. پۆل بریمەر تێتە عێراق، دوو کارەکە، دوو بڕیارەدا. یەک ئەرتشە بەعسە عێراقی منحەلەکە، دوو ڕەفیق حیزبیەکان لە ئیدارات عێراق دەرەکە. ئەمە سەرەتای دەستپێکردنە تەقینەوەکانە بەغدادە. هەر لەم ڕاستە پۆل بریمەر خەریک بۆ ئیتحادیە مەیهەنی یەکێتیە نیشتمانی و پارتی دموکراتی چەکە و چەکیانی ئەکرد ئەگەر تەقینەوەکەی بەرە ئەمم المتحدەیە بەغا نەوایە کە 110 نەفەری تیا کوژیە ئەگەر هەڵە نەبن و ئەگەر حافزەی تاریخی دروست بێ.
کەواتە تا ئەگرا ئەوەی ئێمە لێ تێگەیشتین یەک پەیامەدا بەیەوە دموکراسی و ماف خەڵک و ئەمانە لەلایەنە خەڵک و تەعقیب ناکرێت چون خەڵکسەری نییە. ئینقلابە سووریە دریاگە لە ئەڵک لە بێژن جێشەوەتەنی لێات کەسە دەرۆ لە ئاخرۆ لێ ماگەسۆ هەیئەیە تەحریریە شامی لێ ماگەسۆ و ئەوانەی کە لە ئیدلیبا بوون لێ ماگنەوە. ئەمە ئینقلابە سووریەس کە بووگە بەمانە ئەمانە 8 ساڵە خەریکن حکوومەت بەڕێوە بن. تۆ شتێکت بەناوە خەڵکە سووریە نییە ئیستا ئەمانە مدالیای شۆڕش و بەردەوامی شۆڕشە سووریان وە لەبەرە. کەواتە لەگرا تۆ نە دروشمەکان سەرەتاییە الشعب يريد إسقاط النظام باس ديمقراطية باس ليبراليزم باس برابري وبرادري وآزادية نايكا يب كلام شورش قرانوي كرامته قرانوي كرامت بساقط كردن رجيم ديكتاتوريته تايرنت امروجي ممكنة كممكن دو حج كسي لقدام مدعية در كردن أسدنية إلا كاك محمد جولاني وتاقمكي من تيمة سلامة نكتة شتر بو خاطري اوي قشنگ بقول كردي يجي او بيريني ودسمان بشوين دوچارو وهم نوين مسألة إسرائيل. أمريكا وزير الدروي إسرائيل هات كوت كيسي لكرد حماية أكينو إسرائيل دستي وردان أكا أزمون انقلابات الدنيا بأي وأي جيت هر حالة انقلابي كساختاري برو ساختاري أقوريت بو خاطري ويحافظي تاريخ وزد انقلاب توليد نكاتو ارتش لبينوين مضافة بر أمريكا تجربة ولاتان عربي دواي قرتن استقلال وسربخويي انقلابات يك دواي يك عسكرية لا بردنا ملك فيصل دوم لعراق انقلاب عسكري عبد الكريم قاسم بو لا بردنا ملك فاروق مصر انقلاب عسكرية جمال عبد الناصر بو هات نصر كاروي اغاية معمر قذافي انقلاب عسكري بو هات نصر دا صلاة كاك حافظ أسد انقلاب عسكري بو أما نقشتي انقلابات عسكرية يك لدوا يكبون كواتا والغاطانة تازة دروس كرياغة نيشن استيتية بناو عربي قشت يعني لجيرة شترة انقلابات عسكري بون وتام دقيقة شا عبد الفتاح السيسي انقلاب عسكري قرق لمصر بو خاطري وي بربة انقلابات عسكري بجيريت رجيم فشل بشار أسد كفشلي هنا بو لروي آبوري ودورابو لروي مشروعية بين المللي ودورابو لروي دراوسي كان خوي ودورابو لروي ليغا عربي ودورابو كلابسي كردبو وأبوايا كيشي سوريا حلو كريا لبركة إما ديمان لقل قرتن دمشق ارتش إسرائيل منطقية حائلة فيما بين الجيش السوري والجيش الإسرائيلي كتوسط المتحدة إدارة أكريا بريو كردو وهذا سربازي تيا عبرت كرديانا قرمقال إسرائيل خاكي داگير كردوا أما إسرائيل خوي إعلامي كرد 500 صورتي پروازي كردگا تتمو وبنى ارتش السوريي لبين برد كواتا هذا دفاع حوائي تحقيقات لوجستيك تماما اواني ارتش السوريي لبين برد استا بو خوينركي سياسي بو ايمي كرد بو او ايمي كرك معنا تيبكين اسرائيل خاكي داگير كردوا نا اسرائيل خاكي داگير نكردوا اسرائيل قلوبي خاك داگير كردن هداية توكا تاتو متوجه نوي إسرائيل تتمية ارتش بشار أسدي نابود كرد تا بحافظية ارتش السورية تو امرو ارتش كداي اني سر لنوي ارتش نو بنياد وفادار بأحمد شرعبي تا جنرال بنش حسيرو نجم داركان بشار أسد وحافظ أسد امرو لناود صلاة ارتشان وانتو صحا بيت وابيت امانة انقلاب عسكرية كان بسرتوا
وتو نابودكن إسرائيل أرك نابود كردنا أرتش سوريا أجيريت تا جولاني بتواني أرتش جديد دابنيت بزعنا بشدوي بحمن بنجاو حفت لانقلاب كزاي إيرانا شركاي فداي خلق مجاهدين خلق نيروغل كومونيستي بشوين نابود كردنا أرتش شاهنشاهي بون كالبته خميني هل بن كل شي كردن لما جراي كودتاي نوجه ساختار ارتشي كردن قوري كلا جنرال كاني لبين برد ببيانوي كودتاي نوجه ام دياردي لا بردن ارتشه بديدي مهمه وإما متوجه نبين كإسرائيل خريكة شرايط دانان ارتش جديد وفادار بأحمد شرع دروسك أما يك بيامي هزبويوا أوي وا سياسة لسر أما داعنيت كإسرائيل باو نير كردة أم خندنوية فشل تيري وإسرائيل حيج باو نير وحيج دروس كره حيج كياني كي كردي ودا صلاة كردينية إسرائيل كشي هز لمنطقة تكولاتانا عربي تكا آموزاكان خويا إسرائيل تمام تلاشي أكاد حساسية لسر خوي لابوات إسرائيل لا لمنطقة لتنفرك لخوي موجودة تنفرك زياتر دروس كابناو كرد بن كوليك كتا أبدو الدهر بيت وبال من إسرائيل نقرك أو وقت أتوانيت ولاتانا عربي حكامانا عربي دولتانا عربي متمايل وخوي بكار حج بيوستي بكارتا كردنيا إسرائيل قركيسي تنش كم كاتو إسرائيل قركيسي لخاورميانا بمينيتو كردة بيد صلاة كردة براكندية كردة قانون محور قل جاسوسية جهان نعمته هيزمو إسرائيل بكاري تيريت مقطعي بكاري تيريت أما سياسة إسرائيل أما بوك من عرستانهم كرث كواتر تا أقرأ يستخريك وردة ديمانا كان بو إيمة دلكوي أغي أحمد شرع لمصاحبة تك BBC أوي برسياري لي أكن تا برندكي جديد لأحمد شرع نشان بدا أحمد شرع رواته سنة دي سانوا داهاتو يك دستور أنوسن داهاتو يك هيئية خبرية دستور أنوسن يعني لقرا باسي تخصص أكا باسي سواد أكا باسي كارداني أكا ليزانان و بسبوران أكا أما أحمد شرع خو أدزيتوا لولامة رفراندوم دستور سوريا أما يك يك دفعة إشارة بدولة انتقالي أكري دولة انتقالي تا دانان دستور باس أكري دستور نظام السياسي تعريف ناكاتو أما جكردنا بسياسة بازار أما جكردنا بحاكمية مؤسسات وتطبيق قانون دولة قانون لسوريا دفتري ساختار دولة قانون لسوريا تشي شكلية أوي كأيوة خريكن أيوينن بأيوة إيجيت دولة إدلب للدمشق بردوامة بي أحمد شرع حاكم سوريا حيج شهريك تا هاتن دموچاوي كيتر كجرينجي بيبدن CNN و BBC والرسانة قال الدنيا قولي كانوا أحمد شرع تاك فاتح دمشق واستحج كسي لمقاولة أحمد شرع قصيبو كالدنيا الشعب السوري نقلوب قال وتاقم قاليك لقلا أحمد شرع لإدلبها حكومة أدرب أحمد شرع يعني قبول كردها كوات الديمقراسي ودات پروری كلن ماريدس اما نشعار انقلاب سوريا بوغا نتتمية در هاتغا لوضعية آشوب سوريا بوغا كم جروب قلو تاخم قلنا
أما أحمد شرع إيشيت روايتي بو سوريا بكاك ناتوانيت رواية السلفي جهاديش ناكا تعقيب حيج آرمان جهاديك ناكا بلكو دولة ملة السورية حفظك لجيرنا وقانون امرو سوري بنشي دولتي كسبنا والدولة السورية كأم جيان وممات وحياة أم مردمة وأنا جي دسيا. أما أحمد شرع چند قوناغ باسكا أم قوناغانا تاتي بربي قير أويتو شير وأقلانيشا يب اجي دارشتنوي سوريا ونظام سوريا داهاتو بيوستي بدنگ سوريا كان هز نيوي جمعية سوريا لاجئن لولاطان دوروبر وأوروبا تاكردنوي قنصل قرية كان دان الناس نامه كوكردنوي خلق ماجراي انتخابات تعتيله أميك دو سوريا ولاتك يحلشكي آقا إيشي قمارو كان سازمان ملل المتحد لا ببريت هروا خويان وطاقمكان وحكومتكان إيشي لتلوريزبون دربين إيشي يارمتي قرم مالي برو سوريا بو قشو آوداني والرفاه وصلح وآرامش دستمر بكري الشعب السوري يريد صلح يريد رفاه يريد أمن الشعب السوري مندو لجنگ قصي أحمد شرعه صلحي قرك رفاهي قرك آوداني قرك كاري قرك اشتغالي قرك قشي قرك أم قناغة كي لانا كم پنج تا 10 سالاز بوليدان سرطاكاني إيوا سرعة اتفاقاتي كأكون للباس عسكرية آغاي أحمد شرع لإدلبها وكو تشيغوارا وكو فيدل كاسترو تا أول انديداري لكاخ سركردايتي لقل آغاي بي بي سيا لسرجيغا كي بشار أسد لكوشك كوماري با قات كتو شوال بكراوات بريبات تا چاو پێکەوتن ڕۆژنامەوانی ئەحمەد شەرع و کراواتە سوورەکەی ئەحمەد شەرع ئیستە کراواتە سوور لێداد سێ دیمانە لە پشت سەری یەکتریوە لە فاسڵەیە 2 هەفتە تەحەوڵە ئەم شەخسە ئێوە ئەوێنن کەواتە بۆ ئەوانەی وا فکر ئەکەن سیاسەت شتە پیچیدەیەکە لی تێناگەن ئەمانەی کە من بە ئێوە وتم بە ئێوە ئێژێت حتا دروستکردنە دەموچاوێکی تر تا سەمومەنی بگاتە حەد ئەحمەد شەرع تەنیا کەسێکە کە ئەتوانێ سووریا کۆ بکاتەوە و ئەم مەئموریەتانە بە ئەحمەد شەرع دابێت 2 ئەرتەش و پێکهاتەیە جەدیدە سووریا ئەرتەش و وەفادار بە ئەحمەد شەرع 3 ئەحمەد شەرع بەناوە تاقم گروپ ئیدئۆلۆژی پەلامارە هیچ کەسێک نادا ئەحمەد شەرع وەختێ لە زمانە قانون قسە ئەکا قرسترین داپڵۆسێنەرترین شەق قانونە هیچ کەسێ لەم دنیا بەر بە شەق قانون ناگرێ بەڵام تۆ ئەگەر لە ژێرە ناوە تاقم و گروپ و ئیدئۆلۆژی شەق پەیدە خەڵکی خەڵک بەرەنگارە دەوێتەوە شەق لێدا بەڵام کە کردت بە مؤسسات کە کردت بە ئۆرگانیزیشن ئەوجا شەقەکەی ئێشی نییە فەرمانی لێنەوەی ئەتهاڕێت ئەحمەد شەرع ناتکە بڕوا بۆ تهدید ئیسلامە سەلەفیشی لەسەر نییە بۆ خاتری ئەوەی ئمڕۆ سەرچاوەی پوڵەکە وەکو ناڕزقەکەواوە دەسە ئەحمەد شەرع 1 بۆ ئەوەڵین بار لە تاریخە گروهە سەلەفی جەهادی لە وڵاتانە عەرەبی سەلەفی جەهادی نە ئیخوانی سەلەفی جەهادی لە وڵاتانە عەرەبی بۆ بە سوڵتەیەکە بۆ ئەوەڵین بارە لە مێژووە و ئەم سوڵتە ئێشە بمێنێتەوە لەوەی کە ئەمانە سەلەفی جەهادی بووگن ئێمە تەوەقوعەکەین تەتبیق شەرعەکەن دەست بوڕن قاچ بوڕن مل بوڕن سەر بقرتێنن هەر جۆرێک
لەمانە نەوێ بەنظر ئێمە دەستکەوتە بۆ ڕۆژهەڵاتە نێوەڕاستە دەرنەتیجە نە ئیاڵەتە متحدەی ئەمریکا نە ئیتحادیە ئەوروپا بەرامبەر بە دەسەڵاتە درێژخایەنە ئەحمەد شەرع مەوزەعیان ناوێت. ئەوەی لەم ساحەی سیاسیە خەریکە بازیەکە تازە متوجه هەوێت چه اتفاقی خەریکەکەوێ. کەواتە ئەوەی من ئاماژەم پێ کرد ئاماژەم بەوە کرد کە ئەم هاتنی ئیسرائیلە فۆلس فلاگە ئێمە ئەخڵەتێنی لە عەسڵا ئیسرائیل خەریک بوو ئەرتەشی سووریەی لەبینەورد تا ئەحمەد شەرع ئەرتەش تازە دابنێت. دوێکە دیمان ئەحمەد شەرع ئەو تەوافقاتەی کە لە ئیدلبا کردبوویان و من وتم حکوومەتە ئیدلبیان هاوردە دەمەشق سەریع لە نەمایشە کۆبوونەوە و ئیدغامکردنەوەی هێزەکان لە ئەرتەشە تەمامە تاقم و گروپگەلە مسلحێکە لە ئیدلبەوە درێژ بوونەوە بۆ دەمەشق ئیمڕۆ لە چوارچێوەی وزارەتە دەفاع سووریە سازماندهی کردیان. ئەمما بینە سەر ئەو شتەی پێژن ڕۆژ ئاغا 8 ساڵە پێش من تەحلیلە ئاغایانە پەکەکەم کرد. تەمامە ئەوانەی وا ئیمڕۆ ئێژن ئەحمەد شەرع بە معامڵە هاتگە دروستێژن. بەڵام ئەم ئەگەر و گومانە ئەخەن چوون وەختی کەسێک گەورەیەکی بێت گەورە پێئێژێت و چی بکە. ئەها ئەمڕۆ هیچ کەسێ ئیتر شەڕە ئیسلامە سیاسی ناکا نە پەکەکە ئەیکا نە قارەمانەکە نە قەندیل ئەیکە نەیە پەژە ئەیکا نە تەرەفدارانە پەکەکە ئەمڕۆ حەملە بە ئیسلامە سیاسی ناکەن بۆ چون یەک خوێندنەوەیان زانیگەوەی وشەوە سەر ئەمریکا ئیسرائیل اتحادیە ئەوروپا ئەحمەد شەرع هەڵیان بژارکە لەگەڵ ئەم بڕیارەی ئەمریکا اتحادیە ئەوروپا دەربکەفن خۆیان نابوت کرد. تۆ ناوێنی یەک کورد تا دوێکە ڕای گشتی کوردیان دروزە کرد و هەستە درۆزنانیان بە خەڵکەدا کە گویا ئەمانە شەڕ ئیسلامە سیاسیەکەن ئەمڕۆ حەملە بە ئیسلامە سیاسی بکەن. تۆ ئەمڕۆ ناوێنی یەک دانە لەو ژنانەی کە تا دوێکە دروشمە ژن ژیان ئازادیان ئەوت کە زاتی نەبوو لەم فەزا قسە بکات هێرشیان پێکرد لە ژێر ناوە فەمینیزم و پیان ئەوە تۆ دژە ژنی تو. ئەمڕۆ یەکیان نایژی ئەحمەد شەرع دژە ژنە. ئەمڕۆ تەنانەت یەک ژنە شۆڕشگێڕە یە پەژەیە مەکتەبە ئاپۆیستی ناوێنیت پەلامار ئەحمەد شەرع. با من یەک شت بێژم بەر لەوەی بڕۆمە ناوە قسەکانم یەک فۆرموڵ بدەم بە ئاغایانە پەکەکە. من ئێستا ئێژم مەشیایەکیان بکردایەوە نەیان کرد. بەڵام ئێستا با یەک قسە بکەم ئیستەیچە ئەکرێ بازیەکە بشێوێنی. ئیستەیچە ئەکرێ من پێتانەوە تەواو جەریانە سووریە بە قەتعیەت تەواوە تا ئەم دەقیقە. یەک ڕێگەی هەست بشێوێت تا دەموچاوت دووەمیان دروست نەکردگە بەی لە ئەحمەد شەرع بیکوژێ. داد لە ئەحمەد شەرع کوشتە سووریە کۆ نابێتەوە ئیمکانی نییە کۆ بوێتەوە وە کۆ نابێتەوە. بەڵام ئەگەر کاتتدا دەموچاوت دوو سێشیان دروست کرد ئەو جارە ئەحمەد شەرع لا بچەیەکەن بە شەهید قەهرەمان نەفەرە دووەمدانین. تا ئەم دەقیقە هیچ کەسێک گرنگایەتی وە کێشە ئەحمەد شەرعی نییە. ئەمە نوکتەیەوە. نوکتەی دووەم مهمە کە ئێمەمانان پرسیار بکەین تۆ ئەمەد لەکوێ هاورد؟ پرسیار بکەین تۆ کوڕەکەی؟ ئێمە کەسی تێتە داوای کەنیشکەکەمان لێ پرسین تۆ کوڕەکەی خەڵکە کوێی چی ئەکەی؟ بەڵام کەسانێک کە تێنە ناوە ساحەی سیاسی لێیان ناپرسین تۆ کێی، لێیان ناپرسین تۆ لەکوێ هاتگی، کێ تۆی هاوردکە. ساڵە 2012 لە سووریە کە شەعبە سووری هەڵسا بوو وردە لە ناو ئەم شەعبە سازماندەهی دەستی پێکرد، دەوڵەتە بەشار ئەسەد دەوڵەتە ئێرانی وە پەکەکە مەجالیان نەدا بە کوردە سووریە
بەشداری بکە لەم ئینقلابە لە بەشداریکردنیان لەم ئینقلابە هێزە خۆی بێریتە دەرەوە تا ئینقلاب و هەل ڕەوەندە تەبیعیە خۆی تێپەڕێنێ دەخاڵەتیان تیا کرد دەستێوەردانی دەرەکیان تیا کرد پۆتەنسیەڵ و کەپەسیتیە شۆڕشگێڕیە کورد و سووریەیان لەبین برد نانهێش سەر دەربێنێ نانهێش چرۆ بکە لە ژێرە ناو وای کوردین و سەرکەوتین ئەمە دروشمیان بۆ ئەیان و سەرهەڵدان سەرێکیان بەرخۆدان ناوە زیندان هۆ 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 کینم ئێمە فرە قارەمانین بە سیدانە تاپەڕ ئینقلابمان دەست پێ کرد ئیستە لە سەتا لە یەک سێوەمە خاکە سووریەوە لە کۆنتڕۆڵمان ئێمە ئەو نەقارەمان بووین بیریشمان نەکردو کێشەڕە ڕووسیەکە کێشەڕە ئێرانەکە کێشەڕە داعشەکە کێشەڕە ئەمریکاکە کێشەڕە تورکیەکە ئەمە فرە قارەمان بووین چون سەرهەڵدان سەرێکیان بەرخۆدان ناوە زیندان پس ئەمان تبدیل بوون بە نیروی ضد ئینقلاب سووریە یعنی لەگەڵ مەعاناتە خەڵکە سووریە نەهاتن جریانێکیان لێ نەهاتە دەروبان لە بەشار ئەسەد هەر ئیلتیجایەک بە هەر مەکتەبێک نەهاتە دەرەوە شەڕە ئەسەدکە شەڕە ئەسەدی نەکرد ئەسەد دروستی کردن ئێران دروستی کردن پوریان پێیاندا تا لە پڕێکا لە ژێرە چمکە کورد هێز مفتە هەرزانە کورد بووەنە ناوە شەڕێک بۆ هێشتنەوەی باڵەنس دەسەڵاتە ئەوانەی وا مەئموریەتیان بە ئەمانداکە هەرزوو دەستیان کرد بە جێبەجێکردنە جەمعیەت خەڵکیان جێبەجێ کرد ئەو وەختە نایانەوت کوردستانە سووریە 2 ملیۆنە نایانەوت جوغرافیای کوردەکانە سووریە بە یەکتریۆ نەبەسیاگەسەوە نایانەوت ئەم کوردستانە فەرقەکە لەگەڵ کوردستانە ئێران و عێراقا نایانەوت ئەنوێ ئێمە فرە قارەمانی ئێمە هاتکین ڕۆژهەڵاتە نێوەڕاست بگۆڕین ئێمە هاتکین دەوڵەت میلەت نەهێڵین دەوڵەت میلەت دیاردەی مۆدەرنیتەیە کاپیتالیستیە ئێمە دەوڵەت میلەت لەبین ئەوەین کۆموناڵ دروست ئەەکەین و کۆموناڵ لە دروشمە برایە گەلان خۆی کۆکاتەوە پەکەکە 10 ساڵ حکوومەتی کرد 10 ساڵ حکوومەتی کرد 2 نەسڵ نەسڵێک کە 10 ساڵە پێش لەدایک بووی 10 ساڵیسی نەسڵێک کە 10 ساڵە پێش 10 ساڵی بووی 20 ساڵیسی پەکەکە ئیستە مەشیایە ملیۆن ملیۆن ساپۆرتری بووایە بە جیهانبینی خۆی نێسی پەکەکە لە توولە جەریانە 10 ساڵە ڕابردوو ئەوەی بە شەقامە کوردی پیشانی ئەدا هێزە نظامی بوو یەپەگە یەپەژە بەتایبەتی یەپەژە بەتایبەتی لە ژێرە پرۆپاگاندا و بەتایبەتی لە ماجرای ژینابازی لە دروشمە ژن ژیان ئازادی زاتن نەو دەم بکەیت و هوتەرەیان تێ ئەوردی کە تۆ دژە ژنی ژن فرە قارەمانە ژن ژیان ئازادی و ئەمانە قەناس بەدەسن ئەها شنگالیان ڕزگار کرد دیمە لە شنگالتان وە بیر تێرمەوە لە بیرتان تێ دووگری لایەن هەناردووە مەخمور یەکێکیان کەنیش بوو بە قەناسە خەڵک بۆی ئەنووسی شێرەکانە قەندیل هاتن ئێستا شێرەکانە قەندیل لە ڕۆخانە بەشارە سەدا نەبوون لە بەرامبەر ئیسلامە سیاسیان نەبوون یەک کەنیشت لەم سەرزەمینە کە ئینقلابی بێت کە ئاغای ئاپۆ حەملە ئەکا بە دیاردەی پیا و سالاری لە ناو کووردا ئیمڕۆ نایژی کاکە ئێمە ئینقلابمان نەکرد پیا و سالاری بێت خەڵکە هەرێم تا میکرۆفۆنەوە نەبەردەمیان ژی ئێمە خوێنمان نەداوە شۆڕشمان نەداوە وای لێ بێت ئێمە وامان نەکرد کە وای لێ بێت ئێمڕۆ تۆ یەک نەفەر ناوێنی تحتە ناوە ژنانە قاهرەمانی یەپەژە یەک نەفەر ویدۆی لە خۆی بگرێت بێژێ من دەسەڵاتە نگریسە پیا و سالارانە بەسەر خۆم قوبڵ ناکەم ئیسلامە سیاسی بەسەر خۆم قوبڵ ناکەم ڕەفیقەکانە من نەکوژیان کە ئەحمەد شەرع بێت
من ڕۆژە ئەوەڵ وەختی ئەسڵحەم گرتە دەستوتم سەرهەڵدان سەرێکیان بەری خۆدان لە ناو زندان ئەمزانی نظام سڵتە مەوجودە یاڵەتە متحدەی ئەمریکا مەوجودە ئەمزانی F-35 هەست ئەمزانی پوڵیان هەست من باوەڕم ئەوە بوو کە من بە مبارزەتەکە ئەمانە ئەشکێنم کاکەیان تۆ بە مبارزەتەکە کێکێچکان بێڵەبان لە یەکتری تێبگەین ڕای گشتی من دروستی ئەەکەم من شوێن کەوتوی ڕای گشتی نییەم ڕای گشتی من دروستی ئەەکەم تا پێسە دژمنی تیا دەربێرم و دەری تێرم بزان کاکەگیان تۆ ئەڕۆیتە شارداریە سلێمانی داوا ئەەکەی ئیجازەی کەس پێکت پێوا دوکانە قەسابی دابنی لە فڕێکا شارداریە سلێمانی دوای دوو مانگتێ ئەوێنێ ئەگرا بوو گەسۆ دیسکۆ ڕقاسخانەس یەکسرە دوکانەکە پڵۆمپەکە بۆ پڵۆمپیەکە بۆ دایەخە ئەژێ کاکە تۆ جەوازی قەسابیت لە من گرتگە ئەم کەرکەرانە چییە بەناوە دیسکۆ تۆ حەق نییە لەگرا دیسکۆ دابنی کاکە تۆ ئێژی من خەبات ئەەکەم خەبات ئامانجی هەست من خەبات لە بەرامبەر ئیمپریالیزمەکەم من ئەنارکۆ ئەنارشیستم من حتا ڕۆخاندنە دەسەڵاتە مۆدەرنیتەی کاپیتالیستی کە نمودی لە دەوڵەت ملەتە خەبات ئەەکەم ناگەهان تۆ لە سووریە تەبدیل ئەوی تۆ دۆستە ئیمپریالیزم فوت سۆڵجەر سەربازە سەرزەمینە ئیمپریالیزم ئەمریکا نەک نای ڕۆخێنی ئمڕۆ ئیدعاکەی سووریت و دەوڵەت ملەتە سووریە ئشی دابنیت و تێمە سەر ڕەئال پۆلیتیکا ئۆکە ئیستا تۆ تەعقیبە ئارمان ناکەی تۆ ئیدئۆلۆژی نییە کەس کەواتە تا ئەم دەقیقە پەکەکە لە ڕووبەرە ئیدئۆلۆژیک و فەشەلی هێنا تەواو بوو هەروواکە ئەحمەد شەرع لە ئیدلیبەوە ئیتر سەلەفی جەهادی نەما چووە قۆناغە سوڵتە ئەمانیشە لە کوردستانە سووریە تەطبیقە ئیدئۆلۆژیان نەبا فت تەواو ئیسە بابێنە سەر ڕەئال پۆلیتیک بابێنە سەر ئەوەی کە ئەقڵانیەت بەکاربووین کایە بکەین تا بڕێ چ دووە دەستبێرین ئەحمەد شەرع ئێژێت پێکاتەیە خەڵکە سووریە بە درێژایی هەزاران ساڵ بە یەک و ژیاگن نە پێویست بە دموکراسیەکە نە بە لیبرالیزمەکە نە بە ماف مرۆڤەکە ئێمە بە یەک و ژیاگین ئێمە لە سەردەمە خلافەتە ئۆمەوی و تا ئیستا بە یەک و ژیاگین بە دروزی بە چەرکەس بە چەچنی بە کورد بە شیعە بە عەلەوی بە سونی لەگەڵ یەکتریا ژیاگین بە یەهودی بە مەسیحی لەگەڵ یەکتریا ژیاگین ئێوە دیتان لە ژێرە دەسەڵاتە ئەمان بۆ ئەووەڵین بار عشای ڕەبانی لە کلیسای مەسیحیەکانە دەمەشق و حەڵەب و جێبەجێ کریان بۆ ئەووەڵین بار دوای 6 قسوور ساڵ کەواتە وەختی ئەحمەد شەرع ئێژێ ئێمە پێک هاتەیەکی مێژووین یعنی نە لیبرالیزمە تۆ نە مافە مرۆڤ تۆ نە حقوقە ئەقەلیەتهای تۆ ئێمە فێر ناکا ئێژێ ئێمە دەستور ئەنووسینەوە بە خوێندنەوەی تەبیعیە کۆمەڵگای سووریە سنەتەکانی نەریتەکانی دابوو نەریتەکانی لە ناوە دەستور ڕەنگەدات و یەکێک لەم دابوو نەریتانە ئیسلامە و ڕەنگەداتەوە نائاشنا بەو خەڵکە نییە ڕەنگەداتەوە خۆ ئەمە نوکتەی ئەوە نوکتەی دووەم ئەمانە دەراوێشتەی خوێندنەوەیەکی کوردانە شۆڕشگیڕانە کە ئێمە بیرکەنەوە کوردی ئەمە وڵاتە ئێمەس داگیر کریاگە خوێندنەوەی ناسیۆنالیستی مەوجود نەبوو خوێندنەوەی ئیدئۆلۆژیکیش تەقی بە ئارمانێ بکە مەوجود نەبوو ئەمە دوو ئەمما تۆ لە ژێرە ڕەوایەتە کوردێک کە بەرپەند دریاگەسۆ لە کوتان لە سەرکوتکردن تەعاتوفە ئەم کوردە تێنیتە قەلەیان چون ئەبزارەوە لە دەسەوە سەرڕێژە دەستنەویسیاگان ئەم کوردە ئەوەی وە لە بینیانەوەی 12,000 نەفەر لە سووریە کوژیان کابرا لە ئیسلاما ئێژێت ئینسانێک کە لە ڕێگەی خوداوەند پێ ئێژن جەهادە فی سەبیل الله فی
سبیل الله در راه خدا لڕێگەی خدا بکوژێ بە پێی پەتی بە جلەکانە خۆی وەڕاتە باشت. سوال کوژیاگەکانە کورد 12,000 نەفەر جوانڕۆی دیواندەرەی سنەی مەهابادی سلێمانی دهۆکی هەولێری شەهیدە چین في سبيل چین في سبيل أناركو أنارشيزم نه في سبيل كردستان نه في سبيل چین پێناسەیکە تا من احترامی بۆ دابنی پێناسەیکە تۆ ئیشی بیرە لێ بکردایەتەوە وەختی گەرەکتە نەحزەت دروستکەی قداست دروستکەی قداست تەبیینی گەرەکە تا من بتوانمەوە باڵایە هەڵ بدەم خۆ ناتوانم لە خۆمەوە باڵایە هەڵ بدەم ئەتوانم من ئێشێ بێژم ئەم کابرا کە فەوتی کردگە بۆ فەوتی کرد بۆ عەزیزە بیلاوێنمە و بیلاوێنمە و شەهیدە ڕێگەی چییە؟ کورد لە کایە سیاسیەکان زرنگ بوو بابێنە سەر ڕاڵ پۆلیتیک واقعەن کورد لە کایە سیاسیەکان زرنگ بوو بەناو پەکەکە ئۆکەی هەلێک ڕوویدا سووریە شێوە بەشار ئەسەد و ئێران پێویستیان بوو هێزێکی تر بێت تەوازن ڕابگرێ بە تەنهایی بۆیان کۆ ناوێتەوە لە کەپاسیتی و پۆتانسیۆڵی کورد کەڵک وەربگرن بسیار عالی ئێمە هەمیشە بەکار هاوریاگین ئێمە مزورە بێجیرە و مەواجب بووگین ئێمە کوڕەکانمان چووبن بە $50 خۆیان داگەوە کوشت ئێمە هەرزانترین هێز دنیاین لە ژێر چمکە کووردا وەختێژن چمکە کورد فرەهەرزانین پارەکان پەکەکە ئەیگرێ ئەی هەنێرێتە قەندیل و ئوروپا حەچێ بە تۆ نادا تۆ سەربازم مفت بەلاشی ئەدواتە بەرێ شەڕە نیابەتی بێنە سەر ڕێعەل پۆلیتیک کاکە گیان ئێوە لە ژیان ڕۆژانەی خۆتانە بیر لە داهاتووتانەکەنەوە مەسەڵەن تۆ لە سنە دانیشتی ئێژی تمەنی ئێرانی خەریکە ئەڕۆخێ و پەلەپەل تمەن وا لە دەستا ئەڕۆ ئەیکەی بە ماڵ ئەیکەی بە تەڵا ئەیکەی بە دۆلار لەبەرەوەی دانەبەزی تۆ ئمڕۆ تمەنەکانە دەست $10,000 شەو نەخەفی سوحا هەڵسیت و تمەنەکانە دەست بێتۆ $4,000 تۆ داهاتوو ئەخوێنی تۆ ئۆکەی ئاغایانە پەکەکەی ڕەعەل پۆلیتیک تۆ بیرە لێ نەکردو ئەم وەزعیەتە ئاشوب و کیۆسە لە سووریە لە بینچێ تۆ زەرورەتی نییە بمێنی تۆ بە دەستور هاتکی بانیان کردی چەکیان پێداگە ئەسڵحیان پێداگە جێگایان پێداگە وتیانە بڕۆ تەبلیغات کە هێز بگرە بێسە بوجێیان پێداگی تۆ بیرە لێ نەکردو سوحا ئەمە نامینی ئەگەر ئەمە نەما چیەکەی هاوپەیمانەتی لەگەڵ ئەمریکا تەواو چون تۆ مستخدمە ئەمریکا جلێقەی زەدە گولولەت پێدا چەکە پێدا تەقەمەنی پێدا تەواو ئەمە حەل بووگە بۆ ئەمریکا تۆی ڕزگار کردگە و نانی پێداگە برسی و گیت و چەک و ئەسڵحی پێداگە چی شتێکی ئەخلاقی ترەمێنێ بەرامبەر بە تۆوە سیاست کەی ئاوا ئەکرێ تۆ حەد لەحزە بیرە لێ نەکردو ئەمریکا قاچێکیشی تدرو ئەمە نکتەی ئەوەڵ کە تۆ ڕێعەل پۆلیتیک نازانی یا مەئەموریەتت هەست بزانە من ناتوانم قبول بکەم تۆ فرە ژیروی فرە ئاقڵوی تۆ لە سفرەوە ئۆرگانیزیشنە دروست کردوێ تۆ لە سفرەوە 200,000 نیروی مسلحە دروست کردوێ تۆ لە سفرەوە ملیارد دلار بگری تۆ لە سفرەوە هەرێمە میدیا دروستکەی تۆ لە سفرەوە دەست بخەیتە سنە و کرماشان و کامێران و دەست بخەیتە هەولێر و دهۆک و سلێمانی لە پڕێکە ئەحمەقوی من باوەڕ ناکەم تۆ ئەحمەقوی ئیلا ئەوەی کە تۆ دەستورە بویستە من ئەمە بەڕەسیەکەم ئۆکەی تۆ بیرە لەوە نەکردو ئەم وەزعیەتە نامێنێ هاوکارە بەشار ئەسد بووی حکوومەتێ لە ئیدلیب دانریا بوو تۆ لە ماجەرای شەڕ حەڵەبا 400,000 کوردت لە تەڕەفعەت و لە شێخ مەقسوود و مەحەلەکەی ترە حەڵەب لە ژێر بیانووی قەتڵ و عامە ئیسلامە سەلەفی کۆچاند بەم زووسانە کۆچاندنت کۆچاندن گەورەترین جنایاتە عەلەیه بەشەریەت کە ئەڵمانە نازی کردی
کە یەهودیەکانی کۆچاند کە کاوڵیەکانی کۆچاند کە عوسمانی کردی ئەرمەنیەکانی کۆچاند کە هندوستان کردی بەنگلادێشیەکانی کۆچاند کە ڕووسیە کردی ڕووسە چەنگەکانی کۆچاند دیاردەیە کۆچ جینۆسایدی جیهانی لێ دروست بووگە تۆ جامعەیە تەخلیەکەی جامعەیەک لەبین ئەوەی خاکی لێ ئەسێنی سەرگەردانیەکەی بێجێیەکەی لە وەزعیەتە تعلیق قانونیدا یعنی تۆ لە پشت شعارە قەتڵ عامە گروپگەرە ئیسلامگەرا کە ئیستە قڕ ئەخۆی بڕۆی دەسە ئەحمەد شەرع ماچکەی خەڵکە ئێمەت کۆچە دیسانەوە کۆچان ئێستا بێن قەزایە بەڕەسیکەین قۆناغێ کە پەکەکە بەراو ڕووی ئەوێت و چییە پەکەکە چیەکە پەکەکە بە خوێندنەوەی ئێمە هەر لە سەرەتای 10 ساڵە پێشەوە بە شوێندەسەکانیوە کە دەرکەوت مەئموریەتی بوو پۆتەنسیێڵە ئینقلابی لە ناو کووردا دروستنەوێ تا لە شەرایەتە ئاشوو بە سووریە بەشێکدا نەدڕێت خڕۆبوونەوە لە ناوە دەستورە سووریەی داهاتوو بە ناوە مافە ئەقەلیەت چەرکەسی شەگریتەوە ئاشووی شەگریتەوە چەچەنی شەگریتەوە عەلەوی شەگریتەوە دەستاوەردە کورد نییە وەختی اتحادیە ئەوروپایەژێ لە دەستورە داهاتوودا مافە ئەقەلیەتێکی ڕعایەتکەی یعنی پێکهاتەی سووریە فقط کورد نییە پێکهاتەی مەسەبیە پێکهاتەی ئەرقیە و ئەمە دەستاوەرد نییە ئەمە دەستکەوت نییە پەکەکە محاولە ئەکا خاڵە ناوە دەستور بە عنوانە دەستکەوتە 110,000 هێزی یە پەژە و یە پەگە وە قەسەد بفرۆشێتەوە ئەمە نوکتەیەوە نکتەی دووەم ڕەئال پۆلەتیک بزان ئاغا تۆ کاورایەکی حەزوە کەنیشکێکەکەی باوکە کەنیشکەکەت پێنادا دایکە کەنیشکەکەت پێنادا ئەما چون تۆ حەزوە کەنیشکەکەکەی ڕێگەی گرتنە کەنیشکەکە پێیاکەی کۆڵادی لەگەڵ کەنیشکەکە پەیوەندی بەرقەرارەکەی سۆز و ئاتفەی بۆ دروستەکەی محاولەکەی دڵ دایکەکەی نەرم بکەی دڵ دایکەکەی نەرم نەبوو لە ئەهرمگە لە جۆرا و جۆر کۆڵ نادێت تا ئەم کەنیشکە بەدەستبێری ئاخریشی وەکو بڕێک لە منتەقەی موکریان فرەفشارە بوو بی تەکە کەنیشکەکە دەرەچی ڕەدووی ئەخی و تەحمیلی ئەکەی بە بنەماڵە کە یا تەکە تۆ ئەسەڵەکە و ئەم شەرایتە قبوڵکە و تۆ تاوانە ئەم سۆڵحە بەی چۆن ئێوە خۆتان تەحمیلە بە فەزای سووریە نەکرد ئێوە بۆ بزانە کاکی گیان لە ناو مێژووە 3 هەل 2 هەل هەر قەرنێک ڕوبەڕووی ئینسانگەرێکەوێتەوە نەی قۆسیتەوە تۆ هەلە سووتاند پەکەکە هەلە کوردی سووتاندی پەکەکە پوولدار بوو گە بابزانن پوڵێکی فرە و فراوانی هەست بەم 10 ساڵ حکوومەتداریێ و ئەم خزمەتەی کە بە سووریە کردی بە بەشار ئەسەد کردی بە ئێرانی ئەکا و بە ئەمریکای کرد ئەما چونکە کورد هەلە مێژووی خۆی لەدەستا کورد لە سووریە پێگەیە حکوومەتی حاکمیەتی و داهاتووی ئازادی خۆی لەدەستا لە فەزای کیۆسا هەر ئەگەرێ ممکن بوو کێ ئێژێت گەورەترین هێزە بەرەنگار بوونەوەی ئەسەدی لێ دەرنەهات بە فەرماندەیی کوردەکان لە سووریە و کێ ئێژێ هەر 2015 ئەوانە نایەنەتوانی ئەمە من ناژمی فۆن هایاک ئێژێتی تا تۆ تەبیعی بێڵی خەڵکێک لە ڕەوەندە قەزایایەک خۆ دەرخا ئیستا مەزڵوم عەبدی لێودا لە کۆنفرانسە مەتبوعاتی وتی ئێمە 2 مانگە ئاگادارین ئەم پلانە بەڕێوە ئەچین ئەوڵ دەحفە وتیان ئاگادار نەوین لە پڕێکا شۆک بووین 400,000 نەفەر خەڵکیان وتیان قەتڵ عامتانەکەن خەڵکیان جێبەجێکرد دەریان کرد ئەمە مەئموریەتەها تا تۆ خەڵک چۆڵکەی تا تۆ کورد بۆیتە ناوە بیابان و سەحرا لە مدن و لە شار و لە حەڵەب و لە دەمەشق کۆمانە دەریان کرد و دەریان کردن پەکەکە دەری کردن لێودا هاتووتی ئێمە ئاگادار بووین ئاغایە مەزڵوم کوبانی ئاغایە ساڵح موسڵم
من ئاگادار ئەومە 110,000 نەفەر هێزم هەست ئێوە ئێژن ئەم هێزە واقعیە ئەم هێزە ئینقلابیە ئێوە پەروەردەتان کردگە ئەم هێزە کوردپەروەرە 110 پێشکەشت 10,000 نەفەر هێز واقعیتان بوایە 10,000 پێشکەشت یەگانە یەپەژێ ژنجیان ئازادیت وا لە ژێری پیاو سالاری دەرتان هاورد بوو قژەکانیان چاومانی دەرا هاورد 1000 نەفەر حەقیقیتی هاوایە و ئینقلابی وایەنە کزۆڵ و مژمۆڵ و بەدبەخت نەوایەنە لە ناچاری ڕویان نەکردێتە تۆ ئەبوایە لەو عەکس تاریخیە لەو ڕەسم تاریخیە کە ئەمێنێتۆ حتا ئەبەد کە گرتنت دەمەشق بوو خۆتت تەحمیل کردایە بە فەزاکە چی کرد؟ یاڵەت متحدەی ئەمریکا و اتحادیە ئەوروپاچیان نەکرد ئەوەڵەن تۆ بەم کارەی کە بڕوایتە ناوت دەمەشق 2000 نەفەر نیروی نظامیت بوردایە ئەحمەد شەرع پەلامار تێدا بسیارە عالی تۆ 12,000 نەفەر و کوشکە نازانی لەسەر چی کوشتێکدا ناتوانانی بێژی ئەمیش لەسەری ئەمە چواردە بەم تایبەتمەندیە کە ئەمانە لە دەمەشق ئاکوژین لە ئەوەڵین حرەکەتە دەسەڵاتە ئەحمەد شەرع دەسەڵاتە جنایەتکار دەسەڵاتە شەڕکەر خۆسەپێن وە خوێنخوار بە تەمامە سووریە معرەفیە کردیە ئەم تەسویرە لە میدیای جیهانی نەیەشاریاوە ئەمریکا و اتحادیە ئەوروپا سناریۆکەیان سووتوو یا مەشایە تویشیان بخونجایەنتە ناوی ئەم عەکسە یا مەشەیە کولەن شەرایەتە کیۆسە سووریە بەردەوام وایە ئەگەر ئەمانە لە دیاردەی پەنابەر ئەترسن گەلێکیانە کۆیکەنەوە شەرایەتە کلاپسە سووریە ئیشی کۆکەنەوە لە دەستێوەردان ڕووسیە و ئێران ئەترسن ئیستە مەشیایە زیقیان بکردایەوە ئیمتیازیان بە تۆ بدایە سوال تۆ بۆ لە ژێرۆ بە پێچەوانی ئیرادەی ئەمریکا هێزن نەهەناردە ناوت دەمەشق تا لە ڕۆژێ ڕۆخانە ئەسەدا تۆ پەرچەمە بەرز و کردایە نەحنۆ شعب سووری حڕە حڕە سووری مە تۆ ئیمڕۆ نایژی سووریت مە تۆ دوێکە نەدەوت سووریت دێبا و ڕۆژی شە بدوتایە سووریت بەشێک لە پێکاکتەی سووریە کێ تۆی دەرەکرد تۆ وەختێژی سووریت کێ دەرتیە کرد ئیستە کێ بەری بە من گرکە بڕۆم لە تارانە کەسابەت بکەم مڵک و ماڵ بسێنم دەوڵەتە ئێران درۆکی تارانم ڕۆ 4 ملیۆنی واتیە 4 ملیۆن کوردە قەومیتنێکی واتیە ئۆستانە تاران درۆکی تۆ بۆ نەڕوویتە دەمەشق پس تۆ ڕیال پۆلەتیکیش نازانی یا ئەیزانی ئیرادەت نێ لە دەسە خۆتا تۆ مەئموریەتت تەواو بووبە تۆ ئێشێ بڕۆی ئەمما تەمامە ئێوەمانان شتێک ئەزانن ئەویشە مەسەر ئێوە وەختی گەرتانە شەڕکەندە کە کەسێکە بیر لە عاقبەتە شەڕەکەکەنەوە دەست پێکردن شەڕ ئاسانە شەڕەکە چۆن تەواوەکەی تۆ ئەدەی لەم زەلامە تا چه حد لێدەی ئەم زەلامە ئەگەر دوو مشتی لێبەی ئەڕواتە دواوە تەواو ئەوێ ئەم زەلامە سەر بە چه منەماڵەیەکە سەر بە چه خانەوادەیەکە سەر بە چه عەشیرەیەکە تۆ دوو مشت لەمە بەی براکانی پەلامارە نادەن تۆ بەی لەمە بیکوژی براکانی براکانە ناکوژن تۆ چۆن سۆڵحەکەی تۆ چۆن قاچی لەم شەڕەتێنیتە دەرەوە قاچ دەراوردن لە شەڕ خەیلی مهمە ئێستا ئاغایانە پەکەکە چۆن ئێشێ داستان ڕۆژاوا کۆبکەنەوە چۆن بزانێمە دیمان معاملەیە کرابوو بە شارەسەر مەشایە بڕوایە بەڵام بە شارەسەر نەیوت خدا حافظ بابای ئافێک دەرزن من مەسئولیەتە قەزاییم گرتگە ئەوە سووریەتە مۆجێڵم خافیز وانە بوو ئێمە دیمان نەمایشە ئەسکەری کریا لە گرتنە شارەکان و ڕۆخاندن نظامیە بە شارەسەر تەواوەتر بە شارەسەریش بەیاننامەی دادەر و وتی من معاملەم نەکردووە من ئاگادار نەبووم من ڕۆشتمە گەیشتنە دەواازەکانە دەمشق ڕۆشتمە پایگای حەمیم دفاع بکەم خەبەردار بووم دەمشق لیدە تەواو مەجانم لەما دەرچوو دێ ئەمە خەریکە یەک پەیامەدا خەڵکێژی و بە شارەسەت فشە فشەکە فشە فش ناکا کاورێک کاول بە شارەسەت خەریکە ئێژێ ئەحمەد شەرع دروست نەکراوە خەریکە ئێژێ ئەمانە هێز بوون و ئێمەیان شکاند
ئەمە بە شارەسە دێژیتی ئەم قسەوا من کردم ولا تەی هەفتەهای ڕابردووشا کردم کە تۆ بوو لە دەمەشقانە بووی حاکان فیدان لە چاوپێکەوتن ڕۆژنامەوانیەکەی لەگەڵ ئەحمەد شەرع وتی ئەحمەد شەرع هەیئەیە تەحریریشان بەتەنیا ئێوە بەتەنیا بە شارەسەتان ڕووخاند. ئیسە متوەجێ بووی؟ ئیسە حاڵیت بوو مهم بوو تۆ ئەو ڕۆژ لە دەمەشق وایتان؟ ئیستا حاڵیت بوو لە قسەکەی حاکان فیدان کە وتی تۆ بەتەنها بە شارەسەت ڕووخاند. ئەمە لە ڕۆی ڕێال پۆلۆتیکەوە تۆ کولەن پەخمەی ئەی چۆن تۆ ئیدعاکەی ئۆرگانیزیشنە دروست کردگە لە قەندیلەوە خەڵک ڕووتەکەی تۆ سازماندهیەکەی تا ئەوروپا. من قبول کەم تۆ نازانی تا من دانیشم نەسیحەتەکەم و بێژم بوومە قوڕوانتان و ڕێکەون و یەکتریتان خۆشگەرەکوێ و دەستکەنە من یەکتری وەی کورد وەی براڕ. ئەمە دروست، ئەمە من خۆم خەریکمە خەڵەتێنم. تۆ ئیدعاکەی ژنراڵ مەزلوم کوبانی لە تۆ گەورەتر نییە. مارشال ڕۆمل ئێشێ لە بەرپێدا لۆنگ بخە. ساڵح موسلم چرکی لێ پێ ناکا. عەبدوڵڵا ئۆجالان، ماوتسەتونگ و لنین و مارکس و ئاڵتوسر و تەمام ئەمانە خڕۆ بوو گەسۆنەوە گەسە و قامکەکەی عەبدوڵڵا ئۆجالان. ئێوە وا ئیدعاتان نەکرد، وا ئیدعاک ئیستە خەریکە بۆمبارانکردنە شەقامە کوردین. بۆچی؟ ئەژێ کاورایە لە مەجلیسێکا دانیشت و بایەکی لێبەر بوو، بایە بۆندارێک هات خۆی سەغڵەت کا ئەوانەی دەوروبەری نەزانن و بەغڵدەسیەکەی وتی کاکە گیان لەو پەنجەرە بنوارە بزانە کەش و هەوا چۆنە. کاورایش قڕبوو بوو لە بۆی کاورا تەماشای کرد وتی ئاوا کە بۆیتی گوو ئەواری. کاکە گیان بێسەبا من بێژم ئاوا کە بۆیتێ چه ئەتفاقێکە کەفێ. ئێمە شتێکمانەز بەناوە شەقامە دڵسۆزانەی کورد و ئێمەش فرە ئەحمەقین. ئێمە وەختی کوردین فرە ئەحمەقین. ئەمانە وایەژین ژین کورد ئەحمەقە. کورد جوانێکی لادێیە و ئێمە پێکاتیەکی لادین و مەسڵ ماڵی یەکتری ڕێخین و با تەبابین لەگەڵ یەکتری. ئەمانە قسەهای کولتوریە یەک ملت نییە. ئەمە قسەهای کەسانێکە لە شارە 2-3 ملیۆنیا ئەژین نییە. ئەمە قسەی دێهاتە. تەزادە مەنافعتان بنێنە کنار و تخواخوایشتان لێکەم و براون و تەباون و باسیشیەکەن. ئەمە زوانە تەمەدون نییە، ئەمە زوانە لادێز کاکە گیان. هەر لە ژێر ئەم قسانە تەیە هەفتەی ڕابردوو ئێمە بڕ قسەمان شنەفت. یەکی لەو قسانەوە بوو ئەم خەڵکەی وت ئاغایە پەکەکە عەکسەکانە ئۆجالان لابووە بە ئەزمون ڕۆژ ئاوان لە بینەچی ناگەهان ئێمە بیستمان عەکسەکانە ئۆجالانیان کۆ کردەوە. سوال واقعەن پەکەکە فکرەکە عەکسەکانە ئۆجالان کۆکاتۆ تورکیە پەلاباری نادا. تورکیە قبوڵەکە و ئەحمەد شەرع قبوڵەکە کە ئەمانە پەکەکە نییە. ئەسنادە ئەستخباراتی دەوڵەتە سووریە نایژێ کە دەوڵەتە سووریە و ئێران ئەمانی دروست کردەگە. ئەمانە حافزەی مێژوویی ساڵە 2012 نییە. چواردانە خەڵکە قامشلو و ئەوانیانە نییە گوزارشیان پێ بە ئەمانە چۆن دروست بوو. دێم کارە بۆکەن بۆ ئیستعاب ئەکسە ئۆجالان لا ئەوەن. ئێمە دیمان لە تەیە هەفتەهای ڕابردوو دوای ئەوەی کە ئەحمەد شەرع پاڵی داوە لە سووریە ئەمانە ئێلامیان کردمە سووری. ئاغای ساڵح موسڵم لە موساحبەتەکە BBC تورکیا وتی هەرکە ئێمە بە پیاک بزانێت تەکمانە قسە بکە هەنگاوێ بەرەو ئێمە بێ ئێمە دوو هەنگاو بەرەوە ئەو ئەچین. بە پیاکمان بزانی بۆ بەشەرمان بزانی. دیگەران تۆوە بەشەر بزانن نە تۆ دیگەران وە بەشەر بزانی. دیگەران فکرن تۆ بەشەریشی. لە پڕێکە ئەعلامیان کرد با ماڵە کوردیەک خەین. تۆ 10 ساڵە ماڵە کوردیەک ناخەی. ئیستە بۆ ماڵە کوردیەکە خەی. ئیستە بۆ گەرەکتەتەکە ئەنە کەسە قسە بکەی. پێرەکە خەبەردار بووین دوو دیداریان دوێکە و پێرەکە تەکە مەسعودە بارزانی کردەکە. خۆ جارێ بابین پاساوەکانە ئەمان بێرینەوە. ئەوان ئەو وەختە وا ئیدعاکەن بە 30 دانە تاپڕ
انقلابیان کردگە نانەوت یاڵەتە متحدەی ئەمریکا کێچاریەکە ئیمپریالیزم کێ لە بینی ئەوە ئێمە پارە و پولمان نییە نانەوت تورکی و براڕۆ و ناتۆ و کێچاریەکە ئەیانوت سەرهەڵدان سەرێکیان بەرخۆدان لە ناوە زیندان هی کینم براڕۆ ئێمە چ قارەمانی ئێمڕۆ ملیار دلار پولیان هەست یەک سێوەمە خاکە سووریەوە لە بەردەستیانە 110,000 نەفەر فقط لە قەسەدا نیرویان هەست ئەمڕۆ هەڵەگەڕێتەوە ژێمە چارە کەس ناکەین چی چارە ئەمریکاکە جۆن بڕۆین بۆ دەمەشق وەلێ ئەڕۆین بۆ ڕەقا ئەڕۆین بۆ دەیر و زور فەورە نەمایشاندا و دەیر و زورمان کرد ئەی بۆ دەمەشق نابین ئیستا ئێژن وەڵا کورد لە سووریە 2 ملیۆن نییە وەڵا کوردستانی سووریە جوغرافیەوە یەک پەیوەستنی ئەی تۆ بۆ ساڵە 2012 قسەی وات نەکرد 2012 بۆ قسەی وات نەکردی سە دوای 10 ساڵ حکوومەتداری لە بەرامبەر هێزێکە وان نیوەی تۆ نیروی مسەلحی لە قەسەدانەوە بووی تۆ ئۆبژەی ئەو دەوڵەتە سووریەس ئەو قانونە ئەو هەرچی شتە تۆ ماتەڵی ئەو پێناسەتکە ئیستا تۆ ئێژی ئێمە سوورین ئۆکەی ئێوە سوورین بۆ ئەڕۆنە لای مەسعود بارزانیە میتە تورکیە بە قەوڵ خۆتان عێراقی بۆ کاک مەسعود بارزانی نایژە کاکە من بابایەکی عێراقیم خۆم لە ناوە ئەم نیوەی کوردستانە نیوەی ماوە دەسۆ کورە کاکە کوردستانە عێراق نیوەی وا لە دەست حکوومەتە مەرکەزی 51% وا لە دەست حکوومەتە مەرکەزی 49% وا لە ناوە فدراڵیە لەم 49% نیوەی وا لە دەستە مەسعود بارزانیە مەسعود بارزانی هەڵاگەڕێتەوە بێژی کاکە من خۆم بابای عێراقیم ئەمە یەک دوو من لەبەر دەوڵەتی عێراق خۆم وەزلە هاتکەم چارە دادگای فدراڵی ناکەم لێم قۆمیاگە گرفتار لە دەستی یەکێتی لە زۆنە سەوز بووگم مەسائلە خۆمم پێ حەل ناکرێت من کیم تۆ هاتکیتە سوراغە من مەسعود بارزانی ئەم قسە ناکە بۆ نایکە لەبەرەوەی مەسعود بارزانی ئەم نەمایشی پێ خۆشە بێت و باوکو کورد و باوکو کورد و خەڵک مراجعی پێکە مەسعود بارزانی چی هەست پوری هەست دێپەکەکەیش پوری هەست مەسعود بارزانی هیچێکی نییە بێجگە لە پوڵەوی پەکەکەیش هەستی ئێژن ئیستا ئێمە با کۆبووینەوە یەکۆ بڕۆینە دەمەشق ويكو برون دمشق چی بکەن ئەحمەد شەرع وتی سووریا واحد سووریا شعب سووري واحد تشكيش لدروي دەسەڵاتە ئەرتش والدەوڵەت غير قانونية کەواتە تۆ ساختارە نظامیت نامێنیت ئەسڵەن نامێنیتەوە ساختارە ئیداری شت نامێنیت سووریا واحد پێش دەموت دموکراسی لەگرا موجود نییە تا حتا تۆ فکرکەی وەکو تورکیا ئەتوانی حیزبێ دروستکەی لەو خەڵکە کورد سووریەوە کاولەکردن 10,000 نەفەر دەنگ بگری ئەحیانە کورسیە پارلەمان بگرین ئاماژەکان ئایندەی سووریەوە نایژین دەئیستە بۆ تۆ لە نەمایش لابردن عەکسە ئۆجالان تا دیدارەتەکە مەسعود میتە تورکیە تا دوێکە شەڕتان تەکیا کرد ئمڕۆ ئێژن لێمان قۆمیاگە تۆ بۆ لێت قۆمیاگە تۆ 10 ساڵ حکوومەتە کرد دەستگای جاسوسیت بوو نفوزە بوو دەوڵەتداریە کرد خەڵک ئێمە تەکانی خوار عیدامە کرد چۆن لە پڕێکا لێت قۆمیاگە ئەمە کامە قسەز ئەمە ئەو قسەسە وا من لە ئەوڵەوتم تۆ ئەگەر بێبێژی پەکەکە ئێرام کا کارمان لە سووریە تەواو بوو ئەسلحەدانین و خواحافیز قەندیل پەکەکە نابوو دەوی پەکەکە لە بینە چی کاورا لە قەندیلە خەڵکە بنارە قەندیل گاوانێکە گۆچانیان تیا ئەشکێنێت یعنی چی تو 12,000 نەفەر خەڵکە بگەداکتەوە کوشت خەڵکە سەردەشت و پیران شار و ڕەبەت و هەورامان و پاوە و جوان ڕۆ و سنە و مەریوانە داگەوە کوشت ئیستێژی مەئموریەتم تەواو بوو
پەکەکە ئێشێ بمێنێتۆ بۆ کارگە لە ئایەندە وەکو پەیمانکارێک. بۆ هێشتنەوەی ئێشێ چی بکەی؟ ئێشێ ئەو نەمایشە بکەی وا بۆ ئەحمەد شەرع کردە. ئیستا ئەم شەقامە ئەم میدیا گروپگەلە سیاسی پارتە دموکرات اتحادیە مێهەنی چهرەگەلە سیاسی تەرەفدارانە پەکەکە خەریکن چی ئەکەن؟ خەریکن سناریۆی شکست دائڕژێنن، سناریۆی دۆڕیان دائڕژێنن. پرسیارە بەسەکە ئێوە فکرەکەن ئەمانە بۆ چیشی سناریۆی دۆڕیان دۆ؟ سناریۆی دۆڕیان دامەزراندن پەکەکە نجات ئەدا، ڕزگاری ئەکا. تۆ شکابیت، قوربانیت، قارەمانی شەڕت کرد، چارت نەکرد. لذا کەس نایە ئیتر سوعالە لێ بکات تویژی من شکام. تورکیا گەورە بوو، ئیسا قسانەکەن تورکیا گەورە سو، ئەمریکا گەورە سو، چارە ئەحمەد شەرع ناکەین و ئیتر شەڕ ئیسلامە سیاسی ناکەین و ئیتر ئێمە بەرعەلەیە کۆمەڵگای پیا و سالار نین و ئیتر ئێمە ئیدئۆلۆژیک نین و ئەها بەگوێ ئێوەمان کرد عەکسەکانەوە جالانمان لابرد. ئەها هەر نەشد ئەها چونتەکە ئەنە کەسەوە مەسعود بارزانی ڕێکەوتی نەبوو شکستمان خوارد. ئەم شکستە ئێمەش دانیشین و دەسماڵە بدنە دەسمان و عینەکەکەمان لاوین و ئەگرین و کورد تەنیاس و کورد بێکەس و کورد قنیان تێ کرد و کورد بابڕاتە چیاکان. ئەمە چیەکە؟ ئەمە پەکەکە تێڵێتەوە. ئەوەی لەم خیانەتە گەورە بە مەردمە کوردە خەریکە بەشداری ئەکا تا پەکەکە سناریۆی شکست بنووسێت. دەستی وا لە خوێنە مردمە ئێمە. کۆکردنەوەی پەکەکە دهۆک سلێمانی هەولێر نەجاتەدا. کۆکردنەوەی پەکەکە دیاربەکر، ئامەد، مەرسین، مەلەتی نجات ئەدا تا مردمە کورد لە ڕەوەندە تەبیعی هێزە ئینقلابیە خۆی دەربێرێت و دەری تێرێت. دەرخستنە ڕواڵەتە واقعیە پەکەکە کۆیان ئەکاتۆ لە قەندیل خەڵکە ئێمە لە ژێر ئەستسمارە پەکەکە نجاتیانەوێت، کۆڵبەر نجاتی ئەوێت، خەڵکە بنارە قەندیل نجاتیانەوێت، خەڵکە شیراتزێ و دهۆک نجاتیانەوێت بەدەسە عناسورە بە کرێگیریاگ دەوڵەتانە مەنتەقە نجاتیانەوێت. خەڵکە ئێمە وجدانە معەزەبی هەست بەرامبەر بەمانە کە فکرەکە ئەمانە هێزە ئینقلابی کوردن، ئەمانە هێزە مزورە دروستکریاگەن، کوڕەکانە ئێوە ئەوەن ئەیدەن و کوش پێتان نەهێژن کاورا بۆ مرد. کاورای جوان ڕۆیی تۆ بۆ مردی لە کوبانی، بۆ خاتریوی ئەحمەد شەرع بێت و دادەگیان خەڵەت یاگە ئزدواجکەرەکانە تەکە خاک و ئاپووە نیرویە قارەمانە یە پەژە بڕۆم کێتان بۆ بێرم ئیستە بێژێ نوێنەرە ئێوەز گۆڵشیفتە فەراهانی و کەنیشکەکانە کوبانی ئێوە شەڕتان کرد ئەحمەد شەرع بێتە سەرە دەسەڵات. ئەرێ ئەی بۆ ئەو وەختە تەکە کۆمەڵگای پیا و سالارە کوردا دەرەکەوتن فکرتان نەیەکرد کورد نەریتیشی هەز. ئیسلام مهمیشە. ئیستا بۆ فکرەکەنەوە ئیسلام مهمە و پێک هاتووی سووریە سو پێتان ناگۆڕێ. ئەی بۆ وا جامعی ئێمەتان کاول کرد؟ ئەی بۆ ئێمەتان لە دنیا منفور کرد؟ ئەی بۆ ئێوە هاتن وتان هەتا سەر ڕوودکەن قن ڕوودکەن ژن بخەنە بەرچاو ئەمریکا حەزی پێکا ئەمریکا گەورەتان ئەکاتەوە. ئێمە دیمان ئەمریکا ئەحمەد شەرعی هاورد تۆی نەهاورد. سووریەی دموکراتیکی تۆی نەهاورد. سووریەیەک تحت ناو پێکهاتەی یەک حکوومەت موەسساتی و دەستورە خیبرەنویس بەرەو ئاوەدانی و ڕفاه و یەکدەستی پێش ئەچێت لە ژێر دەست ئەحمەد شەرع. هەڵشکیان پرۆپاگاندەکاتن تەواو بوو. ئیستا ئەمانە خەریکی دروستکردنی سناریۆی شکستن. پەکەکە وەختی عەکسە ئۆجالان لا ئەوات بۆ تورکیە نییە بۆ منوتۆس. بێژێ ئەها وتان عەکسەکەی لاوە لامان برد. ئەها وتان ئێمە فەرمان لە قەندیل لاوین، دیتان ئێمە ئیتر فەرمان لە قەندیل لاوین. دوای تڕین و قنقوچان، دوای ملیاردها دۆلار پوڵێک زیکتانە و بردتانە سە ئوروپا و قەندیل، دوای نابودیە زەرفیەتە ئینقلابی مردمە کورد لە سووریە، جێبەجێکردنیان، دەرکردنیان، ئەوروپا هەناردن و ئەو وڵاتانە دەوروبەر هەناردنیان،
لبين بردنا ملك ومال وزمين ووزعيتيان. آخرين جار 400,000 نفر كۆچاندن لە حەڵەب و چۆڵکردنە حەڵەب لە کوردان و مڵک و ماڵیان. ئێستا ئەسلحەکانە کۆکەیت و چاری دەوڵەتی سووریە ناکەین و چاری حکوومەتی جدید ناکەین و چاری تورکیە و ئەمریکا ناکەین و تۆ قوچێنە نەڕۆن. مەئموریەتتان تەواو بوو. من 8 ساڵە پێش وتمەوە مەئمورن و کورد سووریە نابوو دەکەن و کردن. هەر کەسێ لەم فەزا یارمەتی ئێوە بدات شەقام بخەڵەتێنن لە ئێوە جاسووستر، مزورتر، بێبەرودواتر، بێدیسیپلینترە. بێدیسیپلینیە زانیانە چی؟ بۆ من مەجبورەکەن وە زوانە دەهاتیانە حملەتان پێ بکەم بفامن، زوانە شارستانیت بفامن. تۆ وتکتە من دوکانە قەساوی داهەنیم، قەحبەخانە گرگەسەوە قەساوی نییە، قەحبەخانەست. تۆ ئیدعا ئەەکەی جەریانە چەپە ئانارکۆ ئانارشیستی ئیمپریالیزمەخەی پێکهاتەیە مۆدرنیتەیە کاپیتالیستیە دەوڵەت ملت دەبینەوەی. خۆت نۆکەرە ئەمریکای، خۆت مزورە ئەمریکای، خۆت شانازی ئەەکەی بە مزوری ئەمریکا، خۆت سووریت، خۆت دەوڵەت ملەتە سووریە دروست ئەەکەیتەوە. دێ ئەمە نیشانەدا تۆ دیسیپلینە نییە، بێبەر و دوای هەرچی و پەرچیت خوێنەڕیت. دیسیپلینە نییە تا من احترامە بگرم. بابا من کاورای مسلمان ئەوێنم و ئەدەب و خەڵس و کەوت و ئەخلاقیاتە ئیسلامی خۆی ئەواتە بەرەوە من مەجبورەکە احترامی بودانی. من کاورای چەپەوێنم لەسەر دیسکۆرسە چەپە خۆیە دروست حەلەکەتەکە مەجبورمەکە احترامی بودانی. کاورای لیبرال ئەوێنم ئوسول و پرنسیب لیبرالی خۆی ڕعایەتەکە احترامی بودانی. دەی تۆ ئەمە ئیدە نیەی، تۆ ئیدە نیەی. ئیستا چیت؟ کۆمەڵی چەکدارە چەکوەدەسی لە سیاسەتی شادیمان تڕۆ بووی، تڕۆیت. یەک بەندە قانونی لە قانون سووریە دەستاوەرد نییە ها. قانون جمهوری ئیسلامی بەندە 15 تدریسە وزوانە مادەری داکە پێک هاتەیە متەنەوەعی ئێرانی قبول کردە. خۆ تۆ هەرچی چوە ناوە قانون خۆ تەطبیق ناکرێ، تەطبیقیش بێت. بارها بێژیاگە کورد پێک هاتەیە دەوڵەتی سووریەست، شعب سووریە. ئیستا تۆ منزورە چییە لەمەی کە بمان ناسن؟ کاکە ناسیگیانە کوردیان ناسیگە، منزوری یە پەگەز نایناسن. تەواو کاری تەواو بوو، مەئموریەت تەواو بوو. تۆ چۆن نایەژی چۆن کورد ڕەنگ بەهاتۆ لە دەوڵەتە سووریە؟ ئەمانە هیچ کامیان ئینکاریان نەکردگە کە کورد پێک هاتەیە شعب سووریە. کاکە عەبدوڕەحمانە فەتاحی خەڵکم و کریانە مەهاباد ئەمیرە ئەحمەد شەرعە لە پەیوەندیەتەکە ئێرانە. تۆ تەنانەت وەکو کورد لە ئومەتی ئیسلامیە پاکۆ ناکریتۆ. ئەم تۆڕەحاتە چیژیتی؟ ئەم قسەگەلە ئێمە ئەیکەین بۆ خاتری ئەم ڕووداوە لە سنە و کەرماشان ڕوونەداتەوە، بۆ خاتری وەسە سلێمانی و هەولێر و دهۆک بەدەسە ئەم هێزە بەکری گیراوە دەوڵەتانە منتەقە نجات بین. ئاغایانە پەکەکەیشی بین جواو بێنەوە. بۆچی خەریکن سناریۆ سازی بۆ شکستن؟ من مانگی ترەتان بێنمەوە، من دوو مانگی ترەتان بێنمەوە قن ئەقوچێن و دەرەچن. ئیستێشی خانەوادەی کوژیاگەکانە جوانڕۆ و ڕوانسەر و ڕەبەت و سەردەشتی خەبەتەوە بگرن. ئەم کوڕانی ئێمە بۆ کوژیان، ئەم کەنیشکان ئێمە بۆ کوژیان. تا تۆ بڕۆی نەمایشە ژنە جەدید بێیتۆ لە دەوڵەت ئێران بەناو وەریشە و پریشە، تا تۆ بمێنی تۆ جامعەی کوردیت بە چی تێگەیگی؟ بۆی ئاخێزە کوردەوارە سەربەخۆ لە سەرەتایشە وتی ئێمە ڕای گشتی بە قیداسەت نازانین، ئێمە خۆمان دروستکەرە ڕای گشتین. ڕای گشتیە کە ئێوەمانان دروستی ئەەکەن ڕای گشتی بووگەنە، ڕای گشتی دوژمنە. کەواتە یارانە خێز شۆڕش ئێران ئینسانهای کورد مبارز و شۆڕشگیر ئێوە داڕێژەنەرێ ڕای گشتین.
بەر ئەگرن بە دروستکردنە سناریۆی شکست. سناریۆی شکست پەکەکە تێڵێت وها پەکەکە مزور بوو، کار خۆی کرد، کوردە سووریەی لە بین برد، نابودی کرد، پولی وەدەست هاورد و مفت و مەجانی لە مردمە کورد نیروی گرت و دانی بە کوشت تا پول دروستکە بخۆی. ئاغایانە پژاک، کوڕەکانە جوان ڕۆژ شاهۆ، کوڕەکانە پاوە 20-25 ساڵە پەکەکە ئاوەرەتانی کرد. ئێوە دانشجوو و دانشگاهی بوون. لەناوە ئەو قەندیلە $1 بە ئێوە نادەن، سەرچاوەی ماڵیە پەکەکە لە دەست ئێوە نییە. هەرچی پوڵە پەکەکە زوا لە دەست تورکەکان و کرمانجەکانە تورکیە. ئاغایانە خۆکوش وەرشکستە لە لەحاظە سیاسی هەڵۆ خەربە و پەکەکە. کورد دهۆک، کورد زاخۆ، کورد و کوردەوارە داگی کریاگەلای ئێران لە ئوروپا 1 نەفەرتان بە من بێژێت پەکەکە بیزنسێکی ملیۆنی کردگەسە و داگیە بێەوە. وا پەکەکە تەمامە پوڵەکان وا لە مردمە ئێمە ئیوات و مزوریەکان کە ئیکات تێریتی لەگرا ئەیدا و تورکەکان و کورمانجەکان دوکان و بیزنسە ملیۆنیان بۆ کاتەوە. 1 نەفەرتان وا هەڵخاوە دیارە پێکاکاوە. ئەوەنە هەرزان قیمەت مەون و 2 گۆرانیە ناوە مەتیڤی و ئەستێر تیڤی و 2 بەرنامە خۆتان مەفرۆشن، ئەوەنە هەرزان قیمەت مەون. کاورا هیچ هێزێکی نییە بیگرێ فقط لە کوردستانە داگیرکریا گەلای ئێران و عێراق ئیگرێت و سووریە ئیگرێت. بۆ ئەوە هەرزان قیمەتە نێوە. پەکەکە $86 ملیار نزیکە $100 ملیار سروەتی هەست. $10 نادەنەوەیەوە. 4 پێگەیە تەولیدیان نەخسکە سەردەستان. ئاغایانە کۆدارە پژاک، پیاگون جواو بدەنەوە بزانم کامتان سەرچاوی ماڵی پەکەکەوا لە دەستانە. ئەتوانن بڕیارە مستەقل بن. بەسە ئاغاگیان بەسە، ئینسان ڕۆژێ نازانێ، 2 ڕۆژ نازانێ، 3 ڕۆژ نازانێ، بەسە خۆتان پێ مەکەنن بە خۆتان. ڕۆژێ نەتزانی، 2 ڕۆژ نەتزانی، 3 ڕۆژ نەتزانی، 4 ڕۆژ ناچار بووی، 5 ڕۆژ گرفتار بووی، 6 ڕۆژ سواربوون و داوەزینت عیبێک بوو. کاکە ئەمڕۆ خۆیتر ماجرای سووریە تەواو، قسەکانە من دروست لە ئاو دەرهات، پەکەکە مەئمور بوو، ئیتر ئیستە بێ سەرۆک ژیانیش ئەبێت، ئیستە ئیتر ژیان ئازادی تەعتیل بوو، غەڵەت ئەکەن لەم قسانە بکەن. تەواو 1 دانە کەنیشکتان ئینقلابی نەبوو ئەمڕۆ بڕوا ئەحمەد شەرع بکوژێ، کوڕە نیستە شەرایتەکە بشێون. ئۆکەی، لە عەکسە تاریخیەکان نەبوون، خۆتانتان تەحمیل نەکرد. استقرار پەیاکە مانگێکی بەدەمەوە بچێ نابوودەون. بسم الله ئەحمەد شەرع بکوژن. مەگەر ئێوە نەتانەوە سەرزلن و قەناسەوە دەستن و وەکو کەو خەڵک هەڵەگرن و کنشکەکانە قەندیلتان داعشە کوژێ. سووریە بشێوێنن. فارس ئێژێ دیگی کە بارەمان ناجووشێ میخوام سەرە سەک توش بەجووشێ. بەن ئەحمەد شەرع بیکوژن. تەنیا ڕێگەی مەسا ئیستە ئەحمەد شەرع جێنشینی نییە. ئیستە ئەحمەد شەرع بکوژن سووریە ئەشێوێ، بزانمەوە پیاگە هەن. ئادێ دادێ و کارە بکەم بزانمەوە پیاگە هەن. تەنیا ڕێگەی کە بمێننەوە ئەمەسا سابتی بکەیمە ئەمور نەبوویت، هەر پەخمەوی ئەحمەقوی. قەیناکە ئەحمەقوی ئەم قسەی منەوە مفت بگرە. ئەم قسەی منە $1,000,000 بۆ تۆی ئەحمەق قیمەتی بوو، من بە مفت دام پێت. ئەحمەد شەرع بکوژی سووریە سەقامگیر ناوی، ئیمکانی نییە سەقامگیر ناوی. من بخەنەوە درۆوە. من 8 ساڵە پێش گوتم ئێوە مەئمورن، کاکە من نەفەرێکم بە جریانە ئینقلابیەک و فرە ناشیرینم، جاسوسم، ئەواملە بێگانم، بمخەرە درۆوە. تۆ من نابود کە من بخە درۆ، با من درۆزن لاو دەربێم، بۆ قسەکانە من گشتی تێتە دین. چۆن من ئەزانم ڕال پۆلەتیک چییە، منتەقە سیاسی تێگەم، هەر بەوە ئەتخوێنمەوە ژن تۆ مەئموری. ئەها من ماجەرای ئیسرائیلم خوێندۆ، ئەها من مثالە ئێرانم هاورد بۆت،
مثال روسيا هاورد بوت كأرتش ناميني دواي انقلاب ولا إيران مجاهدين وشريك فدائي قريك يعني لبيني بون من مثال هاورد بوت كل ولاتان عربية جديدة انقلاب السربازي هميشه ده صلاتي دروس كرده لذا أحمد شرع إيشي ارتش جديد دروس كردايا كسر سپرده بخوي ويا ام كار اسرائيل بو يكردي حالي بو من نتائج لكويتير مدرو اي سبيتيجم اوي كرده فكرك باسرائيل اويتو شتي هذا قوي هذا ميدان نامردن اگر نرونا سوال موساد بزانا موساد اولا چه داوه دستانو من قطعية حكمي كإدم بر أساس الرأي البوليتيك وسياسة أقلانية سياسة أقلانية بمن يجي إشي وكوكمو فتنة ولا كردوار داقل كريا قلاي إيران وإراق وتركيا وسوريا كوكمو أم فتنة ويشي كوبيوتو أم روالة منافقية ويشي كوبيوتو بس من نعلم سيناريو شكست دروس كان نبي سميتر بيجنو كرد مليون كو 2 مليون خما خرقينو لفلانو او حلسو كوتي اقلانيه كاينه تو قلتكي تو وقت خويا دود وسي تابر انقلابك رجال السوريا سرحمضان السري تشيان بري خدان لناو زندان امرو لم قلتانا ناكي يجي تشاني كزناكينو صوت 10,000 شنيدو مسلحات هز يكسيو مخاك السوريا ولا بردستا امرو ادعاءك ولا بيتانا جنا كانتان ولباس عسكريه هنار دا برلمان اوروبا لو بيمان هسو فرنسا حزمان بيكو الدنيا حزمان بيكو وين ناو مجلي ايكونوميستا دابزانو ادي اتانو حتى شيقي وقجن شان بيتو قرشيفتا فراهاني بيريتو دختران كوباني بيريت بروي تك اسلافي جيجيكا قصبكي بجروج افا سركوي حميد تقواي بيري بجروج افا سركوي دا استمرون لم اهرمانا كالكور قرن دادي بيجن ايما دا صلاة النقريسة قصلة تعني درياغ سلفي جهادي تلوريس قبولاكي دادي يبدا نشنو واقعي تان لا يقان هاي يبجبي تدرو زنزل دقي ازادي ديتا من راسم كرت ديتا ايوي يقجن حقيقي تانتيانية ديتا ايوي يق انقلابي تانتيانية سياسة هنر بدست هاوردنا دا صلاة هي اشتنوو بردوام كردنيتي هلا قرتنا دمشق تان لدستا يك هلي ترتان ماغا بيشيوين بن أحمد شرع بيشيوين دابزانم واسع دابزانم وانا كواتا ايوه مشاهدتان كرت آغایان پککم مزوران دولتان منطقه به درگیر کردن تعاطف و خوینگرتن لایمه کرد ایمه کردیان نابود کرد ارگانیزیشن پکک اشی بمینیتو بو سناریو گل آینده پکک نابود کن نابودی کن جیبی پیمدن روالتکی بناسن اجازه پیمدن سناریو شکست دروس کرد هما حيش فريميسك كمان نيبو ايوي برجينين ده صالة خليكن حيترانا كانوا لناو كنيش كحلا برنو دستي انو يكتريا اما فرقالة مانين امرو ناوي بوغنية كبيري تكمنا تقسيم كي تو شادية كتكمنا تقسيم لكن خوش يكو شوان قرمة تختخاو سلك دولار كانوا تكمنا تقسيم لكن تشوكني وبوغني وخيوري داري وفرميسك ومن نايريتو تو امرو اتواني احمد شرع بكوشي 10 نفر كقرباني ما قال يود 12 نفر تاع ندابو كشت 10 نفر كقرباني كاورا شقاوه كان دمشق قروا طريقه لحميديه ماشي لي خريت تك خلقي قساكا بيشينا باساو احمقاني دهاتي بو امنير نوها باب بزاني راي قشتي نبزي والد سمنا وراي قشتي من دروسيا كم وباب بزاني من للراي قشتيا حكي دوج من كرد فرادة مدرو وفرات على دمدرو تمام قصة قال لك ايش كردم سوارب استدلال بو استدلال مهاود قصي من بعض لقيتو دليل ديري انقو برچسب بكار بوي اشي لفكر الروجي كاويد كلا برامبرت قرار اقرم وتحساو التكتك انقو برچسب كان ليك يشمو من بخدرو احمد شرف كجا
دایوە